لە یاری لووتکەی هەفتەی سیانزەی خولی خوار 23 ساڵانی یانەکانی عێراق لە ئاستی یەکەم یانەی نەورۆز لە سەر یاریگای زانکۆ میوانداری لە یانەی قووەتجەویە کرد. ئەگەرچی لە سەرەتاوە یاریزانانی نەورۆز چەند هێرشێکیان کردە سەر گۆڵی میوانەکەیان بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام سەرکەوتوو نەبوون. بە پێچەوانەوە شین پۆشانی شاری بەغداد دواتر کەشی یاریەکەیان گرتە دەست، چەندین هێرشی مەترسیداریان خستە سەر گۆڵیانی نەورۆز، تاکو لە خولەکی سیوێک محەممەد لەتیف بربەستی یەکسانی یارەکەی شکاند و گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ قووەتجەویە تۆمار کرد. نیوەی یەکەمیش هەر بەو تاکە گۆڵا کۆتایی هات. ئەگەرچی لە نیوەی دووەمدا چاوەڕێی یارێکی بەهێز لە نەورۆز دەکرا تاکو بە گۆڵی یەکسانی بگات، بەڵام بە پێچەوانەوە یاریزانانی قووەتجەویە کۆنتڕۆڵی یارەکان گرتبووە دەست، چەندین هێرشیان خستە سەر گۆڵی یانەی نەورۆز و لە چەند دەرفەتێکیشدا نزیک بوون لەوەی ئەنجامەکە گەورەتر بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون. هەرچەندە یاریزانانی نەورۆز لە خولەکەکانی کۆتایی گەڕانەوە کەشی یاریەکە، لە خولەکی هێشتاوەش ناوبژیوان لێدانێکی سزای بۆ نەورۆز هەژمار کرد، بەڵام ئاکام ئارام لا جێبەجێکردنی سەرکەوتوو نەبوو. سەرنجام یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام لە سوودی یانەی قووەتجەویە کۆتایی هات. ئێمە لە شەوتی یەکەم گۆڵمان لێکرا، شەوتی دووەم هەوڵمانە بینەوە کەشی یاریەکە و گۆڵی یەکسانی بین، فرسەی باشمان بۆ هەڵکەوت نەمانتوانی ئیستیقلالیکەین. تر هەندێک جار یاریزان مۆفق نابێت لەگەڵ ئەو تۆپانی کە بۆی هەڵەکەوێ. ئینشەڵا هەوڵێن لە یاریەکانی داهاتووە خۆمان ڕێکخینەوە باشتر، یعنی ئێشتا ئێمە ئەتوانین منافەسە بکەین. ئێمە لە بەغا لێمان برنەوە، بەڵام ئەوان وەکو تۆڵەکردنەوەیەک هاتن لێرە یاریەکەیان بە کۆتاییێنە لە بەرژەوەندی خۆیان. تۆپی پێش فرسە گۆڵ نەکەی گۆڵە لێگرێ، پەنارتیمان بۆ هەڵکە و گۆڵمان نەکرد. ئەوسێ خاڵە بەدەست بین لە یاریگای کەمال سەلیم توانیمان لە یەکێک لە باشترین یانەکانی عێراق و کوردستان بینەوە. بەسای پلانی مدەرب و قسەکانی توانیمان بەکاری بێنین ناو مەلعەب، مش لولا دورا بوين طبعا ما ليرة تعويزي كينوا. ألف مبروك لهذا التدريبي لإخوان اللاعبين، الإدارة، الجمهور، وثلاث نقاط مهمة إن شاء الله من أرض الخصم، وإن شاء الله نعود الجمهور بشيء قادم ويليق بينا إن شاء الله. بەو برنەوەیە یانەی قووەتجەویە کۆی خاڵەکانی لە ڕیزبەندی یەکەم بۆ 26 خاڵ بەرز کردەوە، لە بەرامبەردا یانەی نەورۆز بە 19 خاڵەوە لا ڕیزبەندی سێمی خولی خوار 21 ساڵانی یانەکانی عێراق دەبینرێت. قووەتجەویە لە ناو شاری سلێمانی تۆڵی شکستی یاریەکەمی لە نەورۆز کردەوە. یانی نەورۆزیش دەرفەتی ئەوەی لە دەستدا کە کۆی خاڵەکانی لەگەڵ قووەتجەوی پێشەنگ یەکسام کاتەوە و یاریەکەی پێدۆڕاند. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.